سڵاوتان دەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاونەوە دێمەوە خزمەتان. بینەرانی ئازیز، ئەمڕۆ 27 مانگی گەلاوێژ یەک ڕۆژ پێش ڕووداوێکی گرنگ لە مێژووی کوردستانە، واتە 28 گەلاوێژ. 28 گەلاوێژ ئەو ڕۆژێکە کوردستان بە بڕیاری جیهادی خومینی بە هێرشی بەربڵاوی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی کۆماری ئیسلامی لە هەموو لایەکەوە درایە بەر پەلامار. لە بەرامبەر ئەم پەلامارەدا مقاومەتێکی کەموێنە و سەرسەختانە ڕوویدا. سەبارەت بەم بابەتە و بیرەوەریەکانی ئەم ڕۆژە و هۆکاری ئەو هێرشە و کاردانەوەی جەماوەری خەڵکی کوردستان و ئاکامەکانی داوامان کردووە لە هاوڕێ حوسێن حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ وڵامدانەوە بە چەند پرسیار لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاونی ئەم هەفتەیەمەدا لەگەڵمان بەشدار بێت. ناوبڕێکی کورد بینن دێنەوە دەچینە لای میوانی بەڕێزمان. بەڵێ بینەرانی خۆشەویست، دەچینە لای میوانی بەڕێزمان هاوڕێ حوسێن حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ حوسێن، سەرەتا بە خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بەوەی کە ئامادە بوون لە بەرنامەیەدا. منیش ئەرزی سڵام هەیە لە خزمەت ئێوە هاوڕێیانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بە تایبەت ئەم بەرنامە، و هەروەها سڵاوم لێرم بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر کوێکەن و دەنگ و ڕەنگی ماویسن. زۆر خۆشحاڵم لە خزمەتاندام. زۆر سپاس هاوڕێ حوسێن. هاوڕێ حوسێن، بە سەرەتای پرسیارەکەمانەوە لێرە دەست پێ بکەین. 28 گەلاوێژ ساڵهاتی هێرشی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر کوردستانە. خۆشتان ئاگادارم بەرامبەر بەم هێرشە مقاومەتێکی بەرینی پێشمەرگانە و جەماوەری کەوتەڕێ. پێم خۆشە بزانم هۆکاری ئەم پەلامارە چی بوو و ئەم مقاومەتە چۆن ڕێکخرا؟ بەڵێ، سەرەتاوە بڵێم کە دیارە لە 28 مردادا، یعنی سبەی کە ساڵڕۆژی ئەو پەیامەی خۆمینیە بۆ پەلاماری هەمەلایەنە بۆ سەر کوردستان، بەڵام لەواقع پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان زۆر لەوە پێشتر دەستی پێکرد بوو. زۆر لەوە پێشتر بەرنامەی بۆ داڕشت و بە شێوەیە مختلف لەوەی کە دووبەرەکایەتی بخاتە ناو جەماعەتی ئەوانەی لە دانیشتوانی کوردستان، بین کورد و تورک، بین شیعە و سونی، بە هەر شێوەیە بۆی کریا ئەمانیە کرد. بەر لە 28 مرداد خۆی هێرشی کردە سەر پاوە و دای 3-4 ڕۆژ مقاومت لە پاوە بە شوێنەوە ئەمانە خومینی یەکسەرە پەیامی جەهادی عەلەی مەردم کوردستاندا و تەوتەیەکی زۆر زۆر ڕەزیلانە و پەسکە بە درۆ ئەخباری جەعلی لە ئێرانە پەخش و بڵاو کردووە و کە لە شار سنا کۆمۆنیستەکان لە مزگتێکە یا بارحاڵ لایەنە جەمعێک کۆمەڵی مردمیان گرێسە گرۆگان بە تایبەت ژن و مناڵ، و ئێمە پێویستە کە بچین ئەمانە ڕزگارکەین، یعنی بەو حیلە و خەڵکی ئەخڵەکان بینێرێ بۆ سەر کوردستان. ئاوا دەستی پێکرد بەو شقڵە لە سەرەتاوە. بەڵام ئەوەی کە دەلیلەکەی چی بوو، بە تۆر واقعی کوردستان بە دوای شۆڕشی 57 تا ڕەوتی ڕووداوەکان بەرەو شوێنێکە چوو کە جیاوازی تایبەتی بوو لەگەڵ سەراسەر ئێرانە. ئەوەی کە لە سەراسەر ئێرانە دوای ڕووخانی ڕژیمی شا، کۆمەڵانی خەڵک بە گشتی، یعنی ئەتوانی بێژی 90% 85% لە خەڵک لە 12 فەروەردینە، 12 گوڵان بە کوردی، ئەوان ڕێیاندا بەوەی کە جمهوری ئیسلامی بێتە سەرکار لەناو پرۆپاگەندەیەکی زۆر فڕوفیشاڵ بەبێ ئەوەی کە قانون ئەساسیەکەی مەترەحکە، خەڵک بزانن ئەم ڕژیمە کە قەرارە بێتە سەرکار چی بووە مردم هەیە، قانون ئەساسیەکەی چی تیا هەیە، فقط بەوەی کە داوایەکرد لە خەڵک بێنە پای سنۆق و ڕێی بن جمهوری ئیسلامی ئەرێ یانە. وەوای تەبلیغاتیان بۆیە کرد ئەوانەی کە ڕێی بە جمهوری ئیسلامی نادەن یانێ تەرەفدار ڕژیمی پێشوون. بەو حیلە لە سەراسەر ئێرانە خەڵکێک زۆریان هاور لەسەر پشت ڕێی و پشتنەوەکان ڕێی و ڕێیاندا بە جمهوری ئیسلامی، بە ڕێیەبانە و جمهوری ئیسلامی قبوڵ بوو لە ئێرانە. بەڵام لە کوردستان ئەوان نەبوو. کوردستان عەکسی ئەوە بوو. کوردستان هێزە سیاسیەکانە،
بەگشتی بەرامبەر بەم حیلەگەریەی کۆماری ئیسلامی بۆ هێنانە سەرکاری ڕژیمێکی مەزهەبی لە ئێرانە لەناو خەڵکە تەبلیغاتیان بوو کە ئێمە بەم شکڵە ناچینە پای تەثبیتی حکوومەتێک کە نە قانون ئەساسیەکەی معلومە نە معلومە بۆ خەڵکی کوردستان چی هەیە و ئێمە براخرە لە قیامێکە لە شۆڕشێکە لێ خەڵکانی ئێرانە بەشدار بووین و ڕژیمێک سەرنگون بووە دوای ئەم ڕژیمە ئێمە خواست و ویستێتمان هەستکان بێ ئەمانە بەر لەوە کە دڕێی بین بەم حکوومەتەش ئێمە قسەمان لێ کردوێت زانین چیمانەکە بێت و بۆ ئەوە بوو کە کوردستان سەرنوێشت خۆی لەو حاڵەتە لە کول ئێران ئەحساسەکە جیا کردێسەوە ئەوان لە کوردستانە ڕێی نەدریا بە کۆماری ئیسلامی ڕەنگە 20% بۆ حیلە یا کەسانێک کە تەرەفدار جمهوری ئیسلامی بوێتن بە هەر شێوەیەک مەزهەبیەکان و جەماعەت موفتیزادە و ئەمانە ڕێیان داوێت ئەنا بەقیەی خەڵک جوابێکی تێکڕایان بوو بە جمهوری ئیسلامی و ئەو نەی کە بە جمهوری ئیسلامیاندا ئیسەیش هەر بەردەوامە هەنێ ئیسەیش هێشتا ڕژیم ئەو ڕای مەشروعیەتی لە مردم کوردستان نەگرت ئەم بەم مقدمەوە کە بێژم بەرحاڵ ئەم جیاوازی بوو لە کوردستانە و لە کوردستانی چا هەر بۆ شێوە قیامێکە کریا بوو ڕژیم شاد ڕووخابوو کۆمەڵانی خەڵک بە گشتی لە فکرەوە بوون کە خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن و خۆیان بتوانن خۆیان سازمان بن بۆ ئەوەکە بە شێوەی سازماندرا و بە شێوەی سیاسی خواست و ویستەکان خۆیان لە حکوومەتی تازە بەدەسەڵات گەیشت و مەترح بکەن هەر بۆیە لە هەموو کون و قوژبنێکی کوردستانە ئەحساس دەکرد حرەکەتێکی دموکراتیک دەستی پێکردە کە خەڵک حەقیان هەستێنە سەر شەقامەکان و داوای خواست و ویست خۆیانەکەن و بە شێوەیەکی گشتی ئەحساس دەکرد سازماندراویەکی هاتیە کە لە سراسەر ئێرانە بۆ شکڵە نەبوو هێزە سیاسیەکان تەلاشیان نەکرد بۆ ئەوەی کە خەڵک سازمان بن متشکلیان کەن ڕێکخراویان کەن و بە ڕێکخراوی داوای خواست سیاسی خۆیان کەن و کۆماری ئیسلامی لە مقابل ئەم نۆعە ڕێکخراو بوون و ڕێکخراوکردنی کۆمەڵانی خەڵکە بە گشتی نەهاتەوە ئەوێنی لە سراسەر ئێرانە سەرکوت دەستی پێکردووە و بەشێک فرا لە اعتراضات و مبارزات کاریگەری مبارزات ژنان ئەلەی حجاب ئەمانە گشتی سەرکوت کریاگە حمڵەی کردە سەر تورکەمان سەحرا ببوون تورکەمان سەحرا حمڵەی کرد لێنا خواست و ویست مردمی نیاژێر ئەوانی سەرکوت کرد و کوردستان بەهێی هێزە سیاسیەکان کاروانێکی وەسیع کەفتە ڕێگە کاروانێکی پزیشکی و کۆمەکە لە ئەوەڵیە بە بەشداری جەمعێک لە هەوادارانی کۆمەڵە و لایەنگرانی کۆمەڵە و هێزە چەپەکان چوون بەرەوێنە کە بەداخەو لە تەسادفێکی چا بە گشتی گیانیان لەدەستدا یعنی ئەمانە کولن شتێک بوو کە بۆ جمهوری ئیسلامی تەحمڵ ناکریا و جمهوری ئیسلامی تەنیا ڕێگەیە کە بۆ ئەوە بتوانێت دەسەڵات بەسەر کل ئێرانە بگرێت لە خۆی لەوە عادی کە هێرشێکی بەربەڵاوکە و بۆیە خومینی لەو ڕۆژە دوایەوەی کە ماوەیەکی فرا تەدارێکیان بۆی دیبوو هێرشیان کردە سەر کوردستان و هێرشێکی هەمەلایەنە کە بە هەموو ئیمکاناتێکەوە حتا خەڵک عادی مناڵ مەدرسە نازانم لە هەموو شارەکان ئێرانە و لە هەموو گۆشە و کنارێکەوە هێرشیان کرد هەر لە کرماشان و پاوە و کامیێران و تاسنە و ئەمانە پەلاماریان هاورد لە ئەوڵە بە تۆر واقعی هەر ئەو ڕۆژ ئەوڵە مقاومەتێکی وە نەکریا دیارە بەر لەوە کۆمەڵە بەگشتی ئەو تەوەهمیە نسبەت بە جمهوری ئیسلامی نەبوو و هەمیشە پێی وابوو کە جمهوری ئیسلامی لە هەر وەختێکا بێت حمڵا کاتە کوردستان و بۆ ئەوە تێکۆشا کە هەر چەند ئەم حمڵ بکەفێتە دواوە ئەحساسیە کرد بە نەفت مردم کوردستانە کە بە ئامادەگی فرەترە و مقابڵی لێلا بکەن هەر لەو سەردەما بوو کە کۆمەڵە بە ڕەهبەری کاک فواد بەیانیەیەکیان سادر کرد بەناو ئەوەی کە خەڵکی کوردستان دەربوتەیە ئازمایش بە فارسیەکەی یا لە کورانی تاقیکردنەوە ئەمە بووە هەوەی ئەوەی کە لەو هێنا داوای کرد بوو کە کۆماری ئیسلامی هێرشە کاتە سەر کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان حەقی خۆیانە کە بەرامبەر بەم هێرش و پەلامارە لە گیان و ماڵ و
وەزعیەت ژیان خۆیان و ئەو ئازادیە نسبیە کە بەدەستیان هاوردە پارێزگاری بکەن و هەر ئەمە ئەوە باعثەوەکە کۆمەڵانی خەڵک هەر کەسێک لە شوێن خۆیەوە هەر کەسێک لە ماڵ خۆیەوە حتا بەبێ ئەوەی کە تعلقی بە سازمانێکی سیاسی تایبەتیەوە بێت مبارزەیەکی تودەیی و گشتی و بە پێی سنتێک کە لە کوردستانە مەوجود بوو ئەویش ئەوەی کە بە شێوەی هێزی مسلح یا هێزی پێشمەرگە سازمان بدرێت و بە شێوەی مسلحانە لە مقابل هەر داگیرکەرێکە مقاومەت بکەن ئەم مبارزە مسلحانە لێنەوە شقڵی گر بەم شێوە. بەڵێ هاوڕێ حسێن باسی ئەم مقاومەتت لە گشت کوردستاندا کرد. مقاومەتی خەڵکی کوردستان لە شار و گوندەکان و خۆراگری و پەلاماری هێزی پێشمەرگە بۆ سەر هێزە سەرکوردگەرەکان دوای 3 مانگ سەرکەوتنی بەدەستێنا خۆشتان ئاگادارن و خومینی دوای ئەمە زەهری یەکەمی لە دەست خەڵکی کوردستان خوارد و بەناچار ئاگربەسی ڕاگەیاند. ئەگەر دەکرێت پێم بڵێ ڕیشەی کۆمەڵایەتی و سیاسی ئەم مقاومەتە و ئەم سەرکەوتنە بەڕای ئێوە لە چیدایە؟ من لە وڵۆ باسم کرد کە بەرحاڵ ڕۆژێر ئەوەڵ مقاومەتێکی وان نەکرا لە بەتایبەت لە سنە و کامیێران و دیواندەرەوە ئەوەڵین مقاومەتێک کە کرا 3-4 ڕۆژ تولی کێشە لە شار سەقز بوو و بە شوێنەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی نیروی نظامی هاوردبوو بۆ پادگان مەهابادی تەقویەت کرد بە شوێنەوە بەرەو سەردەشت کەفتنە ڕێگە لە سەردەشتا مقاومەتێکی زۆر زۆر تون لە بەرابەر هێزی پێشمەرگەی گشتی کوردستان هێزە سیاسیەکان هێزە چەپەکان حزبی دموکرات گشت ئەمانە لە مقابل ئەو هێزا وێسان و مەشهور بوو شەڕی دارساوێن کە هێزەکانی کۆماری ئیسلامی لێنا شکستێکی یەکجاریان خوارد یعنی ئەو ستونێک نظامی کە هەناریا بوو بۆ ئەوەی کە پادگانی سەردەشت تەقویەتەوە و سەردەشت بگرێتەوە تێکشکا بە گشتی و ئەم تێکشکانە ورەی هێزە نظامیەکان کۆماری ئیسلامی بە گشتی ڕووخاندە بوو با تۆجه بەوەی کە خود هێزەکانی نظامی کۆماری ئیسلامی هێشتا سپای پاسداران بۆ شقڵی نەگرت بوو نیروی نظامیی وەک هێز ئەرتەش و ئەمانە شەڕێکی وای حدود شاید 20 ساڵە شەڕێکی نەکرد بوو و لە جەریان قیامی چاو دوایەوە حکوومەتاتە سەرکار فرەیەک لە فەرماندەهان زوبدە و لێهاتی ئەرتەشی ئێران کە ئەرتەشێکی قەوی بوو بۆ خۆی وەک ئەرتەشی کلاسیک ئەمانە زەربەی خوارد بوو و نایەتوانێ و قدرێت بکەن. کۆماری ئیسلامی ئەمەیە بە هەلێکە زانی کە بەرحاڵ ئاتەش بەسێ با کە بۆ ئەوەی هەنێ تاقی کرد بۆ هێزەکەی خۆی تەوان خۆی ئەیزانی ئەگەر ئەمە ئیدامەبات قەتعەن ناتوانێت بەسەرکەوتن گێت وە حمڵەی متەقابڵ هێزی پێشمەرگە و کۆمەڵانی خەڵک لە کوردستانە بەرینترەوێتەوە و بە شکستێکی مفتەزەحانەترەوە ئەبێ لە کوردستان بڕنە دەرەوە بۆنە و ئەو حیلەیانە هاور کە بەناو مذاکرە خو دیارە کۆمەڵە و ئەحزابی سیاسی کوردستان و خەڵکی کوردستانیش ئاسانترین شێوەیەکیان پێویست و بۆەوە کە بتوان بەخواستی ویستەکەیان بگەین و هەمیشە هەر ڕێگەیەک ئاسانتر وایە ئەیانگر لەبەرەوە ئەمانیش بەرحاڵ ئەو ئاتەش بەسییانە قبول کرد و هێزی پێشمەرگە دوای 3 مانگ هاتنەوە ناو شارەکان و اعتراضات و مبارزاتی سیاسی سەر لەنۆ دوارە دەستی پێکەرەوە لە شارەکانە مقابل بە جمهوری ئیسلامی. ئەمە وەزعیەتێک بوو کە لەو سەردەما وجودی بوو و شەڕی 3 مانگە کە مەشهور بوو بە شکستێکی واقعی کۆماری ئیسلامی تەواو بوو و بە سەرکەوتنەوە هێزی پێشمەرگە هاتنەوە ناو شارەکان و لە هەر شارێکە قەدەمیان ئەنیا بە گوڵباران و تاجەگوڵەوە چوونە بەرەپیریان و لە پەزەراییان لێکریا و پێشوازیان لێکریا. ئەمە سیمایەکی زۆر زۆر فراموش نەشدنیە واقعان یانێ هیچ کەسێ لەو کەسێلە کە هاوسن و ساڵ ئێمە گەلن و دەبیریان تێت ئەو سەحنەگەلە کە خەڵک بەرەو پیری هێزی پێشمەرگە وەک ڕۆڵەکان خۆیانەوە ئەچوون هیچ وەخت فراموش ناکریەوە. ئەمە نیشان دەهەندەیەوە بوو کە ئەم خەڵکە ڕژیمی کۆماری ئیسلامی و هێزی سەرکوتگەری وەک هێزێکی ئەشغاڵگەری جیا لە مردم چاو لێ کرد و وەک دژمن خۆیان چاویان کرد. ئەوە بوو کە بە هێزی پێشمەرگە هاتۆ ناوشار واقعاً شروع شەوق و گڕوتاوێکی تایبەت لە سراسەر کوردستانە دەستی پێکرد. بەڵێ هاوڕێ حسێن بزوتنەوەی شۆڕشگێڕانی خەڵکی کوردستان لە بەرامبەر سەرکوتگەری کۆماری ئیسلامی ئەگەر چی لە بواری نظامی پاشەکشەی کردووە بەڵام
لە بواری سیاسی و کۆمەڵایەتیەوە دەستکەوتی زۆری بەدەستێناوە. ئەگەر ئێوە قەرار بێت چەند دەستکەوتێکی 43 ساڵ خەبات و مقاومت لە کوردستان دەستنیشان بکەن، بەلای ئێوە کامانەیان گرینگن و دەرس و ئەزموونیان بۆ داهاتوو پێویستە ڕەچاو بکرێت. بەردە هەر شتێک مبارزەی مسلحانە حەقی هەموو کۆمەڵانی خەڵکێکە کە بە بێتاوان ئەدرێنە بەر پەلامار و هێرشیانە کردێتە سەر و جواب خواست و ویستەکەیان بە جێگەی ئەوە بە شێوەی منطقی بە شێوەی سیاسی جویان بدرێتەوە و پەلامار نظامیەکرێ سەران ئەمە حەقیانە لەو حەقا ئیسفادە بکەن و هەموو سازمانێکی ئیجتماعی کۆمەڵایەتی لە سەراسەر دنیا ئەمە بە ڕسمیت ناسراوە کە بەرحاڵ خەڵک حەقیان هەست بۆ ئەوەی کە حەق خۆیان بسێنن ئەگەر پێیان نادرێت پەنابوون بچەک و کۆمەڵانی خەڵکی کوردستانی عینەن ئەو کاریانە کرد و پەنایان برد بە چەک بۆ ئەوەی کە بە زۆری چەک هینیان بسێنن. ئەمە خۆی دەستاوردێکە کە خەڵک ناوێسێت کە کۆماری ئیسلامی بە هەر شێوەیە کە خۆی مەیلی هەست هەر بەڵایەکە خۆی پێخۆشە بەسەریان بێرێ. ئەم مقاومەتە بە تۆر واقعی ئەوەیە نیشاندا کە یعنی ئێمە لە مقابل دووڕیانێکە قرارمان کرد بوو، یا تەسلیم بوون و داپلۆسان یا ئەوەی مقاومەت و بەدەستهاوردنی حقوقێکە لە ڕێگەی مقاومەت خۆتەوە. ئێمە ئەم ڕێگەمانە هەڵبژار ئەوەڵین دەستکەوتی ئەوە بوو کە ئێمە سازماندراو ڕێکخراو و بە شێوەیەکی ئوسوڵی لە مقابل ڕژیمێکی هار و سەرکوتگەرە وێساین و ئەم وێسانە تا ئیسەیکی بەدەمەوە بێت ئێمە جمهوری ئیسلامی نەیتوانی خۆی بە پیرۆز بزانێ عەلا ڕەغمەوە کە لە لەحاز نظامیە و ئێمە مەجبور بووین کە ئەوان لە ڕووی نظامیە و لە ڕووی ئەفرادە و لە ڕووی هێزە و بەرحاڵ هێزی تەواو ئێران لە اختیاریا بوو، هێزێکی 1 ملیۆنی ئەرتەشێکی 1 ملیۆنی ئەو سەردەما لە اختیاریا بوو و بەرحاڵ ئێمە نەمانتوانی هەموو شار و دێهات و جادەکان و کێوەکانی کوردستان پارێزین لە شەڕێکی 12 ساڵەی سەخت و بە بستی خاکی کوردستان ئێمە لە مقابل جمهوری ئیسلامی شەڕمان کرد تا توانی ئێمە بلاخرە لەبار نظامیە و وادارکە بە پاشەکشێ. بەڵام ئەم مبارزە ئەم بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستانە خواست و ویستێکی سیاسی لە پشتی بوو کە کۆماری ئیسلامی بە هیچ ڕێگەیەک نەگەرەکی بوو و نە لە مقابل وەزعیەتێکە کە لە ئێرانە گەرەکی بوو دەسەڵات خۆی داسەپێنێ ئەیتوانی ئەنجامی با. یعنی ئەو شتەی کە خەڵکی کوردستان گەرەکیانە و گەرەکیان بوو یا ئەبووە تەغیراتێکی کولی لە سەراسەر ئێرانیشا بە وجود باتایە کە یانێ جمهوری ئیسلامی ئیتر نەمایێت وەک ئەوەی کە ئازادی و بەرابەری ژن و پیا و دوای ئەوە ئازادی تەشەکل و ئازادی بەیان و ئازادی ڕۆژنامە و هەموو ئەمانە لە کوردستانە لەو چەند مانگا کە دەسەڵات بەدەست کۆمەڵان خەڵکەوە بوو ئەمانە گەشتی تامین کریا بوو و کۆماری ئیسلامی نەیەتوانی ئەم کاری لە بکە. ئەمە شتێک بوو کە لە سەراسەر ئێرانەوە لە وەختێکە حتا لە مەسەڵەن لە نۆرۆزی سنا جەماعەت بەر لەوە نۆرۆزی خوێنین خەڵک لە سەراسەر ئێرانەوە ئاهاتن بۆ ئەوەی کە ئەو ئیحساس ئازادیە ئەو ئیحساس دموکراسیە ئەو نەوعە سازماندراویە کە خەڵک و کۆمەڵانی خەڵک و سازمانە سیاسیەکان لە مەسەڵەن لە شارێکی گەورەی وەک شارسنا بنکەکان و نازانم شۆرای شار و هەموو ئەمانە وەختێدا ئەمەرزیە تۆ ئەدی عەلا ڕەغمەوەی کە تەحفشاری کۆماری ئیسلامین عەلا ڕەغمەوەی کە وەک حاڵەت محاسرە لە محاسرا بوو بەڵام خەڵکەکەی لە ئەمنیەت و ئارامشە بەسەریانە بەر. ئەمە دەستاوەردە کە دوای 43 ساڵ کۆماری ئیسلامی هێشتا هەر ڕژیمێکی ئەشغالگەر و سەرکوتگەرە و هیچ کەسێک لە کوردستانە جیا لە سەرانی جمهوری ئیسلامی و ئەوانەی کە دەست و پەیوەندی جمهوری ئیسلامین هیچ کەسێک بەتەمای ئەوە نییە یا ئەساسەن ئەوە لە سیما و قامەتی کۆماری ئیسلامیە ناوینێت کە بتوانێت خواست و ویستی کۆمەڵانی خەڵک بەراوردە بکە. یعنی کۆمەڵانی خەڵک دڵیان بەوە خۆش بێت کە کۆماری ئیسلامی حکوومەتێکە
کە ئەتوانێت نیازمەندیەکانی ئەمان بەراوردە بکە. ئەمە بە ئاعتراز بە دەساهرات بە هەموو حرەکەتێک کۆمەڵانی خەڵک نیشانیاندا لە شرکت نەکردن لە ڕێیەکە لە انتخاباتەکانیانە بۆ ڕئیس جمهوری بۆ نازانم بۆ انتخابات مەجلس لە هەر سەردەمێکا کە جمهوری ئیسلامی بۆ دایم مەشروعیت بەخۆی مراجعەی کردە بە خەڵکی کوردستان جواویان زۆر زۆر سارد بووگە، جواویان زۆر کز بووگە. یعنی ئەگەر لە شارەکان ترا 50% و 60% لە انتخاباتەکانە بەشدارە بوون، لە کوردستانە 15% و 20% نەبوو بە تۆر واقعی. ئەمانە دەستاوردتریەوە بوو کە لە سەراسەر ئێرانە لە وەختی شەڕی ئێران و عێراقا ڕژیمی کۆماری ئیسلامی بەلێشا و خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مناڵ مەدرسە و هەموو ئەمانیە بە شێوەیەکی وەسێ ڕەوانەی شەڕەکانە کردووە. سەدان هەزار لە شەڕەکانە کوژرا و بریندار و کەم ئەندام بوون، ژمارەیەکی زۆر هێشتا هەر نەدۆزرانەوە. ئەمانە لە کوردستانە بە بۆنەی ئەم مبارەزە مسلحانەوە کە بوو، واقعاً تەوازن قواکە جۆرێک بوو کە کۆماری ئیسلامی حتا لەمباری شەو نەیەتوانی سەربازگیری و کار بین خۆی هێزی نظامی کۆکاتەوە و مردم بنێرێ بۆ جوهەکان شەڕ ئێران و عێراق. بەڵام لە مقابڵە لە کوردستانە مردمیان توانی بلاخره حفازێکیان بوو بۆ خۆیان. ڕژیمی کۆماری ئیسلامی لەوە ئەترسیا کە ئەگەر فشارێکی فرە بێرێ بۆ خەڵک و جوانان بە جێگەیەوە بچین لە جێبەکان شەڕات بۆ کوژرێن، معلومە تێنەونە هێزی پێشمەرگە و لە مقابل جمهوری ئیسلامی ئاوێسن. هەر بۆیە دەست بە ئەساتر لە کوردستانە حرەکەت کرد. پێمانە خۆی دەستاوەرد ئەم مقاومەتە سەر بەرزانەسە کە ئیسەیچە لە سەراسەر ئێرانە تۆ ئەبینیت مەسئلەی کوردستان، مەسئلەی خەڵکی کوردستان جایگا و شوێنێکی تایبەتی هەست لە ناو مردمە. عەلا ڕەغم ئەم گشتە تەبلیغاتە کە کۆماری ئیسلامی کردیە، بەڵام ئەبینیت خەڵکی کوردستان، مردمی کوردستان، بزوتنەوەی شۆڕژگارەی کوردستان جێگا و شوێنی هەست لە سەراسەر ئێرانە و هەمیشەی بە ئیحترام و چاوی دێکردێت. ئەمانە کولەن دەستاوەردێکە کە کۆمەڵانی خەڵکەشەی افتخاری پێ بکەن لەم مبارزە مسلحانە کە بوویانە لەم حرەکەتە اعترازی و تودەیە کە بەشدار بوون. بەڵێ هاوڕە حسین، دەتوانێت ئەوانەی 16 گەلاوێژیش حساب بکەین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان یەک پارچە ئەم ڕۆژە نەهاتنە دەرێ و مانەش هەر بە دەستکەوت حساب دەبێ، هەم بۆ کاکشوانەی سەیقادری بووە، هەم بۆ کاک فەرزاد کەمانگەر. ئەگە پێم خۆش بوو ئاماژەش بەوانە بکەی کەمانش دەستکەوتێکن دوای 43 ساڵ. وایە واقعاً یەکێک لەو دەستکەوتیرە کە بوویە بۆ مردم کوردستان ئەویش ئەوەیە کە ئەگەر تۆ جامعەی کوردستان لە چاو ئێران چاو لێ بکەی، جامعەی کوردستان بە تۆر واقعی حزبیە، یعنی ئەحزابی سیاسی دارای ناو و جێگا و شوێن و ئێعتبارن لە ناو کۆمەڵانی خەڵکە و کۆمەڵانی خەڵک جواب خواستەکانیان جوا و فراخانەکانیان ئەدرێتەوە. هەرەوەی کە جەنابەت ئیشارە پێکرد، ئەو دوو ئێعتساب گەورە لە سەراسەر کوردستانە، ئێعتسابی گشتی بە هاوکاری هەموو ئەحزابی سیاسی دەستی پێکردووە. ئێمە ئەمانە لە سەراسەر ئێرانە نمونەی نییە، نەمان بوو بەتایسە هیچ حزبێکی سیاسی حتا دەدانە حزب سیاسی لە سەراسەر ئێرانە بەیەکەوە فراخانێکیان داوێت تۆ شتێک وات نەدیکە، بەڵام لە کوردستانە ئەو شتە بووگە. و ئێمە لە کوردستانە بە هەر شێوەیەک بە هەر نەحوەیەک مەسەڵەن لە مقابڵ بۆ بەشداری نەکردن لە انتخاباتە، وەختێک ئەحزابی سیاسی لە کوردستانە مەسئولانە ئەچنە پای ئەوە کە کۆمەڵانی خەڵک بانگەوازکەن بۆ بەشداری نەکردن، جوابەکەی زۆر دەرسەدەکەی زۆر لەسەرەوە بووە. و ئەمە خود بە خود ئەوێتە باعثەوە کە نوعێک هەماهەنگی هاوکاری عەلا ڕەغمەوەی کە اختلاف سیاسی لە بین ئەحزابی سیاسیان مەوجودە، بەڵام بۆ کارێکی مشترک، بۆ کارێک لە مقابل جمهوری ئیسلامیە ئیمکان پەزیرە کە ئەحزابی سیاسی دابنیشن، گفتوگۆ بکەن و بەرنامە و پلان بڕێژن بۆ ئەوەی کە یەکگرتوانە لە مقابل کۆماری ئیسلامیە بوێسن و کۆماری ئیسلامی ئیمکان ئەوەیە نەبێت کە اختلاف خاتە بین ئەحزابی سیاسی و بەناو مزاکرە و بەناو مزاکرەی ژێربەژێر کە جارجار و زۆریش هەوڵی خۆیدا، بەڵام سەرکەوتو نەبووە. ئەم
بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان بە شێوەیەکی تر سەرکوتکە یا بە شێوەیەکی تر خەدشەی پێوارەتکە ئەمانە بەڵێ واقعیەت ئەمانە دەستکەوتن. بەڵێ 1970مان دەبیر نەچێت ئەوی شەرمانگرتنی گشتی بوو لە کوردستان بە فراخانی ئەحزابی سیاسیەکان. کاک حسین بابینە سەر پرسیارێکی دیکە بە باوەڕی ئێوە جێگە و شوێنی ئەمڕۆی کۆمۆنیستەکان لە کۆمەلگای کوردستاندا لە ڕووی نفوزی سیاسی و کۆمەڵایەتی و لە ڕووی توانایی ڕێکخراو و جەماوەری لە چه ئاستێکدایە و ئێوە چۆنی دەبینن؟ من بۆ خۆم بەر لەوەی کە ئەحزابی سیاسی لەبار وەک تعداد وەک ئەوەی کە مەسەڵەن چەندێک تعدادیانە چەندێک نفوزیان هەست و ئەمانە بەداخەوە ئێمە هیچ ئیمکان و پێوەرێکمان نییە کە تۆ بتوانیت ئەمە بسەنجنی کە کامە حزب چەندە نفوزی هەست. نفوزی گشتی ئەحزاب لەوانە لەو ئێعتسابگەلا لەو جوابدانەوە بە فراخان ئەحزاب ئەبینیت بە تۆر واقعی، بەڵام ئەوەی کە ڕۆشن و مشەخص تۆ بزانی مەسەڵەن چەند دەرسەد لە مردم کوردستان هان لەگەڵ کۆمەڵات چەند دەرسەد هان لەگەڵ سیاسەتەکان حزب دموکرات یا چەند دەرسەد مەسەڵەن حتا جمهوری ئیسلامی نفوزی هەستیانە ئەمانە تۆ ئامارێکی دقیق ناتوانیت بیت لەبەر خاترەوە هیچ ئیمکانێک بۆ ئەوە نییە ئەم هەڵسەنگانە بکەیت. بەڵام ئەوەی کە نقطە قووەتی ئەحزابی سیاسی چەپە یا بە تۆر کولی هێزی چەپ بەگشتی چەپی کۆمەڵایەتی لە ناو جەرگەی خەباتە هەست ئەوەسەکە خواست و ویستی کۆمەڵانی خەڵک ئائیسا بۆ نان بۆ کار بۆ ئازادی بۆ ئەمنیەت و ئاسایش ئەمانە خواستێکن کە خواستی هێزە چەپ و سکولارەکانە، ئەوەی کە کار بێت ئەوەی کە زندگی بێت ئەوەی کە بەرابەری ژن و پیاو بێت ئەوەی کە ئینسانەکان تێبکۆشن بۆ ئەوەی کە بتوانن واقعەن بە شێوەی سازماندراو لە ئەنجومەن و لە سندیکا و لە ئیتحادیە و لە هەموو تەشەکولێکی جەماوەری کرێکاری تەشەکولی جەماوەری ژنان ئەمانە شکڵ بگرێت. ئەمانە گشتی خواست و ویست ئەحزابی سیاسی چەپە دەی ئەمە زەمینەیەکە بۆ ئەوەی کە ئینسانگەل کۆمۆنیست فعالیەل سیاسی کە لە عەرسەی فعالیەتە هەن پایان ها لە سەر زەوی خۆیان دەستێکیان ها لە سەر ئاگر سەرکوب کۆماری ئیسلامیەوە بتوانن لەم وەزعیەتە ئیسفادە بکەن و هەرچی ڕاشکاوانەتر ئەم خواست و ویستگەلە لە اعتراضات و مبارزات بۆ حەقدەست، اعتراضات و مبارزات عەلەی حیجاب ئیجباری، اعتراض و مبارزات عەلەی ژینگە پارێزی بۆ ئەوەی کە ژینگە پارێزن ئەم گشتە پەلامارە کە ئەدرێت لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەسەر ژینگە و لەسەر هەموو شتێک بۆ هەر کامێک لەمانە تێبکۆشن کە تیا بەشدار بن و هەوڵ بن بۆ ئەوەی کە ڕەهبەری و هەدایەتی بکەن و تەواو تەلاشیان ئەوە بێت کە هەرچی نیرویەکی تودەیی عەزیم بە شێوەی سازماندراو لە مقابڵ ئەمانە سازمان بدرێت. لەبەر خاترەوە قودرەتی کۆمەڵانی خەڵک لە زۆربوونیە تەنیا نییە، قودرەتی کۆمەڵانی خەڵک لە ئەوە هەست کە چەندێک سازماندراوە چەندێک ئەتوانێت بە شێوەی سازماندرا و خواست و ویستەکان خۆی تاقیب بکە. ئەمە وەزیفەیەکە کە ها لە سەرشان هەموو فعالێکی سیاسی فعالێکی اجتماعی و کۆمەڵایەتی لە هەموو عەرسەکانە حزوریان بێت ڕێگە ڕۆشنکەرەوە بن لە پاڵ ئەوەی کە هویەتی سیاسی خۆیان پەیوەندی خۆیان لەگەڵ ئەحزابی سیاسیە بلاخرا ئەمە هەر ئینسانێک حەقی هەست لەگەڵ حزبێکی سیاسی مورد نەزەر خۆیان پەیوەندی بێت، بەڵام بە مەخفی ڕاگررتنی ئەمە وەک پەیوەندیەکی فەردی و شخصی خۆی ئەمە بە جێگەی خۆی، بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ ئێعترازات و مبارزات کۆمەڵانی خەڵک ئەمانیش وەک هەر کەسێک لە کۆمەڵانی خەڵک دیارە نەخشێکی تایبەتی ترەکە بێتە سەرشانیان و بیکەین. یەکێک لەو چتێلەکە زۆر زۆر مهمە کە ئێمە بیزانین یا بانحاڵ پەیرەوی لێ بکەین ئەویش ئەوەسەکە هەر کارێکمان کردگە بۆ ئەوەی کە گەرەکمان بێت دوا ڕۆژێک وەک دوا ڕۆژی دوای قیامی 57 نێتە بەرەو پیریمانەوە زەحمەتەکەی ئێمە نەیکێشین بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی، کوشتە و تەڵەفاتەکەی ئێمە نەیدەین بۆ سەرکەوتن بەسەر کواری ئیسلامیە، بەڵام کەسانی تر بێن ببنە ساحب دەسەڵات و جارێکی تر دوارە شەڕێکی تر و جارێکی تر دوارە
هێزی مسلح و نیروی مسلح دوارە مەجبور بیت لە مقابل ڕژیمێکی ترا مۆبارزە بکەی هەر کارێکمان کردوێش ئێمە بەر لە قیام و لە دەورانی قیامە کار خۆمانمان کردوێت ئەگەر قرارە ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێ و معلومە ئیمکانی هەست بە هەر شێوەیەک بڕوخێ ئەگەر قرار وابێت تەغییر حکوومەت بێت یعنی لە بین ئەم حکوومەتا حکوومەتێکی تر بێتە سەرکار ڕەنگە بەرحاڵ ئاڵۆگۆڕ لە حکوومەتا بێتە سەرکار بەڵام هەر ئاڵۆگۆڕێک وان نییە کە حتمما بە قازانجی کۆمەڵانی خەڵکە و بە قازانجی کرێکاران و زەحمەتکێشان و چینە چەساوەکان تەواو ئەبێ وەک ئەوەی کە لە تەغییری حکوومەتەکانە لە ئەو شتەوە بەهاری عەرەبی چاومان لێکرد و دیمان لە فرێک لە وڵاتگەلا هەمووی ئەوانەی کە لەسەر شەقامەکان بوون خواست و ویستی کۆمەڵانی خەڵک لە تەرەف چەپەکانەوە بوو چە ئینسانە سکولارەکان بوو ژنانی شۆڕشتێر بوو کە ئەهاتنە سەر خیابان و واقعەن فەداکاریانە کرد و وەختێک دیکتاتۆرەکان سەری لە ژێرە کریان بەڵام کەسی تر ئاهاتووە بۆ نەو کە ئەمان ئێعتبار و نفوس توودەیی و جەماوەریان نەبوو بە شێوەی سازماندراو نەبوون یا بەرحاڵ پێشتر سەرکوت کرابوون ئەمانە بەرحاڵ کەسە ئاهات ئەوە نمایەندە و ئاهاتە مەجلس و ئاهاتە دەوڵەت و ئەمانە و جارێکی تر دووبارە مەبارزەی ئەمانە سەر لە نوێ دەستی پێکردن ئێمەش ئەگەر گەرەکمانە وا بەسەرمانێت وەزیفەی هەموو ئینسانێکی شۆڕشتێر هەموو ئینسانێکی تێکۆشەری سیاسی ئەوەیە کە کار خۆی بەر لە انقلاب بیکا کار خۆی ئیسە کە وەخت مبارزەی سیاسیە بە شێوەی سازماندرا و ژنان سازمان بدرێن بۆ مبارزەی خۆیان کرێکاران بۆ مبارزەی سنفی خۆیان سازمان بدرێن اتحادیان هەست نازانن سندیکایان هەست تەشەکل سەراسەری خۆیان بۆ وجود بێرن ژینکە پارێزان هەر بۆ شقڵە و تەلاشێک ئەوە بێت کۆمۆنیستەکان تەلاشێ بکەن کە ئەم جنبشە ئیجتماعیە مەوجودە کە هەست و هەر کامێک لە خواستەکانێکی خواستی ئێمەس بە یەکە و گریان بن بۆ مبارزەیەکی مشتەرەکتر و سازماندراوتر بۆ سەرنگونی کۆماری ئیسلامی و لە جەرەیانی ئەم مبارزە لە ژێرە و لە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و هەژار و فەقیرە و وەختێک دەست پێکا بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی خود بە خود ئالتەرناتیوێک کە بۆ جمهوری ئیسلامی تێتە سەرکار لەو جەرەیان مبارزە ڕوو ئەکەفێت ئەو کەسەی کە جوابی بۆ داهاتوو هەست ئەو کەسەی کە جوابی بۆ ئەوە هەست کە ئێمە لە داهاتووە چەنەوە حکوومەتێکمان گەرەکە چه داخواز و ویستێکمان هەست و ئەشێ چۆن بۆ داخواز و ویست خۆمانە بگەین ئەو کەسە ئەتانێت بێتە ئالتەرناتیویسە حزبێکی سیاسیە نازانم جەماعەت خۆیان کۆمەڵانی خەڵکە نەتیجەی یەکگرتووی ئەم تەشەکولە سیاسیە ئیجتماعیەلنە بە یەکەوە بەلاخرە لە سەرەتێکی سەراسەری ترە دانیشن و خۆیان سازمانەکەن یا ئەگەر حزبێکی تایبەتی جوابێک واقعی بە هەموو ئەم شتگەلە هەست دەی پێ و پەیوەسە بن و ئەتوانن لە ڕێگەی حزب سیاسی خۆیانەوە خۆیان وەک ئالتەرناتیو مەترەحکەن و لە مقابل جمهوری ئیسلامیە لە تەوازن قوایەکی قەویترە بتوانن زاهر بن کە بۆ داهاتوویش بتوانن مردم دڵیان پێ بوەسن چون بەڕاستی دوای هەر ئینقلابێک دوای هەر قیامێک مردم عادی ئەوەی کە بە تەور واقعی مبارزەیەکی ئەمەڵیچ ئەکەن حازرن بۆ هەرنەوە ئەفەداکاریەک بەڵام دوای ئەوە بلاخرە نانی گەرەکە کاری گەرەکە زندگی گەرەکە ئاسایشی گەرەکە ڕفاهی گەرەکە هەر کەسێک بە شێوەی ڕۆشن و شەفاف ئەم قەوڵ و قەراریانە پێ ئەدات ئەوان بەلاخرە وەک ئالتەرناتیو خۆیان قبول یەکەن ئێمە ئەوانەی کە لە بیرمانە لە زەمان شا وەختێک مبارزات انقلابی دەستی پێکرد ئەم دار و دەسەی خومینیە بە هەزار درۆ و تەرفەند ئەوانە نیشانەدا کە ئەمان صاحب دەسەڵاتی داهاتوون و ئەمان مەسەڵەن ماڵ بە مفتەانە مردم کار بۆ مردمی نەکەن ژیان ئەم دنیا ئەو دنیایان تەمینەکەن نەفت نازانم بە مفتەیان پیان هیچ کە حەق گەرەکی نەبێ ئەسەن ماڵ بسێنێت دەی ئەمانە مردم بلاخرە مردم عادی خۆ لەو وەختا بیر لەوە ناکاتەوە کە بلاخرە ئەمانە ڕاستەکەن یا دروەکەن بیر لەوە کاتەوە کە بەرحاڵ ئەمە بە شێوەیە ئاسان بەدەستی بێ منزوم مۆسە ئەو کەسە یا جەرەیانێکی سیاسی ئەحزابی سیاسی یا فعالین و هەڵسوڕاوانی بزوتنەوە ئیجتماعیەکان ئەبێ خۆیان بە تۆر واقعی ئەوە نیشان بن بەکردەوە نیشانی بن کە ئەمان
بە شێوەی ئاسان بە شێوەی ڕاحەت ئیمکان پەزیرە کە بتوانن کۆمەڵانی خەڵک بتوانن بە جێگەی ئەوە تەمار بن حکوومەتێک بێت و دەسەڵات بەدەسەوە بگرێت ئەمان خۆیان بە سازمانداین خۆیان بە ئەوەی کە منسەجم و ڕێکخراو بێنەمەیان بتوانن حکوومەت داهاتی خۆیان تەعینیکەن و سەرنوێشت و چارەنووس خۆیان بەدەست کەسرەونەوە بالاخره حاکمیەتکردن دەسەڵات وەسەر نان خواردن هیچ کەسە ناکرێت تیکە بۆ دەم کەسر بووە هیچ هیچ هێزێکی ئیجتماعی تر ناسیۆنالیست بیگرە نازانم سەرمایەدار بیگرە هەر کەسێک بۆ خۆی تیکە بۆ دەم خۆیەوە و تەبەقەی کاریگەر ژنانی ئازادی خواز لاوانی تیونی ئازادی هەموو ئەو کەسانی شایشی لە فکرەوە بن کە دوای انقلاب دوای ئەوەی کە جمهوری ئیسلامی ڕووخا ئەمانە ئەوەت دەسەڵاتیان بێت کە بتوانن بەشدار بن لە حاکمیەتەوە حاکمیەت بەدەست خۆیانەوە بن. بەڵێ هاوڕێ حسێن دیارە بخۆشتان ئاماژەتان پێکرد لە قسە و باسەکەتاندا کە لە کوردستان مانگرتنەکان داخوازیەکانی کرێکاران خانە نشینکراوان معەلیمان و قشرەکانی دیکەش دیارە ئەمانە هەموو نیشاندەری زیندووبوون و هەبوونی بزوتنەوەی شۆڕشگەڕانەیە لەم ڕۆدایە لە کوردستان وەک دوایین پرسیار پێم خۆشە پێناسەی ئەوڕۆی ئێوە بۆ ئەم بزوتنەوەی شۆڕشگەڕانەیە بڵێ چییە پێناسەیەوە؟ من وازانم بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان وەک یەکێک لەو ئەبزارگە لەسا کە کۆمەڵانی خەڵک هەتا لە سەراسەر ئێرانە ئەبێ پشتی پێ بۆچن کە وەک هێزێکی فشار وەک هێزێک کە بۆ توازن قوای بین خۆیان و کۆماری ئیسلامی ئەتوانن کەڵکی لێوەربگرن بە هەر نسبەت بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان بە شێوەی سازماندرا و بە شێوەی سیاسی و قەوی لە مقابڵ جمهوری ئیسلامیە زاهر بێت و پەیوەندی خۆی لەگەڵ ئێعترازات و مبارزات سراسەر ئێرانە گرێبە بە نەحوێک کە بتوانن بەهەرحاڵ هەست بەوە بکرێت کە ئەم لێکگرێدانە لە سراسەر ئێران و کوردستانە وجودی هەست بە تەور واقعی ئەمە ئەتوانێت نقطە قووەتێک بێت بۆ ئەوەی کە تۆ لە داهاتوویشە بتوانیت نیروی جەزب بکەیت بۆ ئەوە کە خواست و ویسەکان مردم کوردستان بتوانن بەدەستی بێرن بەداخەوە ئیسلحانە وەزعیەت وای واسە کە بەهەرحاڵ تۆ ناتوانانی لە کوردستانە فقط بە تەنیا هێزی خۆت بتوانین بەدەسەڵات بگەیت بتوانی خواست و ویسەکان و بەدی بێت نمونەیەکی ئەوەسە هەموو ئەحزابی سیاسی تێکۆشێت کە لە سەراسەر ئێرانە بۆ دەستی یارمەتی بەرەو لای هاوکارەکان خۆی یا ئەوەی کە بەهەرحاڵ ئیحساسەکە پیانە نزیکن مەسەڵەن ئەحزابی ناسیۆنالیستی کوردستان زۆر زەق بەرەو لای ئەو کەسێلاچن کە حتا گرایشی شەوینیستی ئێرانیان هەستفرەتر تا ئەوەی کە بین بەڵام بەهەرحاڵ ئەوان ناسیۆنالیستی کورد بە تەور واقعی داهاتووی خۆی لە سەراسەر ئێران نابینێتەوە بەهەرحاڵ پێی خۆشە لێوێ بێ بەڵام بۆ هێزێکی سیاسی چاپ بۆ هێزێکی سیاسی کە بڕوای بە بیر و باوەڕی کرێکار و زەحمەتکێش و حکوومەتێکی سکولار و حکوومەتێکی دارای بەرابەری ژن و پیا هەست ئەوەسە کە بتوانێت لەگەڵ ئەو کەسێلا کە ئەم نیازە تەمینەکەن لەگەڵ هێزە چەپەکانە لە سەراسەر ئێرانە لەگەڵ ئەم گرایشە واقعیا کە لە مەیانە هەست و خواست و ویستەکانی خواست و ویست کرێکار و زەحمەتکێشە خۆیان گرێبن ئەمە بە نەزەر من ئیمکان پەزیرە لەبەر خاترەوە لە کوردستانە ئەو شتە کە باسم کرد لە ئەوڵە و بەهەرحاڵ فەرق و تەفاوەتی هەست ئەوەی کە ئەو تەعەسوبە مەزهەبیە و وشکە کە لە سەراسەر ئێرانە بووە زۆر جار مەسەڵەن بنیام بیرەکاتەوە تۆ هەر ئائیسەیچە سەرڕای ئەم گشتە سەرکوت و ئەم گشتە هینەکە بۆ جمهوری ئیسلامی و سەران جمهوری ئیسلامی لەناو وەسیعەن لەناو خەڵکە بێ ئابڕوو بێ ئێعتبار بوون بەڵام ئەبینی تەعەسوبەکە جۆرێکە کە هەر ئائیسەیچە بۆ سەر زیارەتان و بۆ سەر نازانم ئەم ئیمامزادە و ئەو ئیمامزادە و جێمکەران و ئەمانە بە لێشا و خەڵک هەژار و فەقیر کە نانی نییە بۆ خۆی ئەیدات و ئێداد نەزری و ئەم مەڵاگەرەی ئیسفادەی لەکەن و پۆڵێکی مفت و مەرحەواتێ دەستیانیانێ بەدەست خۆیان خەریکن ئەمانە زنی ڕعاگرن دەی ئەمە خۆشبەختانە لە کوردستان ئەمە نییە بۆ شقڵە دەی ئەمانە نقطە قووەتگەرێکن بە نەزەر من هەرچی زیاتر ئێمە لە مقابل جمهوری ئیسلامیە ئەحزابی سیاسی چە چاپ چە ڕاست بە ئەوەی کە
اختلافات خۆمان بزانین بە ئەوەی کە ئێمە واقف بین بەسەر ئەوە کە ئێمە لەبار ئستراتژی و لەبار بیر و بۆچوونەوە جیاوازیمان هەست بەڵام ئەکرێت ئیمکان پەزیرە بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی بتوانین بارحاڵ یەکگرتو و زاهر بین بە شێوەیەک یا هاوکاریمان بێت هاوکاریەکی ئەمەڵی بە شکڵێک بەڵام دیارە خۆ لەبار استراتژی و لەبار ئەوەی کە ئێمە جۆرەتر بیرەکەنەوە خوان جۆرەتر بیرەکەنەوە ئەوە مانع نەبێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە شێوەی یانێ بزوتنەوەی کوردستان بە شێوەی منسەجم و سازماندراو ڕای بگرین مهمە کە ئێمە مجموعەی ئەحزاب سیاسی کە فعالن لە کوردستانە ئەلا ڕەغم هەر نوع اختلافێکی سیاسی و ئیدئۆلۆژیک کە بمان بێت حتا ئستراتژیەکی جیاوازیش کە هەست واقعی و هەر ئەوەی شەوێتە باعثەوە کە یەکگرتووی لەبین ئەحزابانیە یا ئەوەی کە تۆ بتوانی بچیتە ناو بەرەیەک لەگەڵ ئەحزاب سیاسیە بەڵام ئەکرێت بارحاڵ بە شکڵێک تۆ هاوکاری بکەیت لە استکاک و نازانم حرەکەتگە لە غێرە مەسئولانەی ئەحزابێک کە بارحاڵ گەرەکیانە بە شێوەی پاوانخوازی خۆیان مەتەحکەنەوەمانە بتوانی لەمانە بەرگری بکەیت و بە شێوەی منسەجم و سازماندراو ئەم بزوتنەوە شۆڕشگەرانە قەوی ڕابگری بە نظرم مهمە بۆ داهاتووی ئێران و کوردستانیش. بەڵێ هاوڕە حسین بەداخەوەمە کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەوابوون دەچێت بەڵام لە کۆتاییدا ئەگەر ئەزانن وتێک یا خاڵێکی گرنگ کە پێویستە ئاماژەی پێ بکەن فەرموو لە خزمەتداین. زۆر سپاس دەکەم منی سپاسیەوە کە ماندوو نەبن لەوە زیاتر وەختان ناگرم هیوادارم بینەرانی خۆشەویستی خۆزگە بمان توانێت بینەرانی خۆشەویست و فعالینی سیاسی و ئەو بەرنامە کە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانە ئێمە بمان توانایە هەڵسوڕاوان باتین لێرە بەبێ ئەوەی کە ترسیان بێت جمهوری ئیسلامی ئەیان گرێت نازانم زندانیانەکە باتین و ئەوان نەزەرات خۆیانیان بوتایەوە قسەیان کردایەت پرسیاریان کردایەت و ئێمە مستەقیم جواب پرسیار ئەوان مەمدایەتەوە ئەوە خۆشتر بوو هیوادارم ڕۆژێک وا بێت کە فعالین و هەڵسوڕاوان بە تۆر واقعی بەڕێوەبەر ئەمنەوە بەرنامەگە لە بن و بۆ سازمانداینی هەرچی زیاتر زۆر سپاسدانەکەم ماندوو نەبن. زۆر سپاس هاوڕێ حوسین حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە جارێکی تر سپاسان دەکەین بۆی کە لەم بەرنامەژ لە ئامادە بوون. زۆر سپاس بۆیش. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەم هەفتەیە کۆمەڵە و هەڵسوڕاوان هیوادارین کە بە دڵتان بیبێت و کەڵکی پێویستیشان لێ وەرگرێت تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر بن و سەرکەوتوو بن.